سەبارەت بە هاوکاری بۆ خەڵکی هەژار و فەقیر طبعاً ئێمە هەوڵێکماندا کە ناوەندێکی کۆکردنەوەی هاوکاری مرۆییەکان لە سنووری پارێزگای سلێمانی دروستکەین. ڕێکخراوەکانی استیجابەی باشیان هەبوو، ئەنجومەنی پارێزگا بە هەمان شێوە، بەڵام بەداخەوە لایەنانی تری معنی لەگەڵمان هاو ئاهەنگ نەبوو، بۆیە لە ئەنجامە بۆردێکی سەرپەرشتی خواردن لە پارێزگا هەیە، هەموو کارێکی هاوکاریەکان ئەگەڕێتەوە بۆ پارێزگا و پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمە دوێنێ لەگەڵ سەبارەت بەو هاوکاریش کە لە حکوومەتەوە بۆ هەژارەکان بکرێ لەگەڵ وەزارەتی پلاندانان کۆبوونەوەمان هەبوو، گفتوگۆی ئەومان کرد کە حکوومەت بەنیازە 200,000 خێزان هاوکاری خواردن بکە، بەڵام تا ئێستا ڕێنمایی ئەو ڕێنماییەک دەرنەچوە کە بزانین ئەو خێزانانە کێ ئەگرێتەوە و چ دەستگایەکیش ئەوەیە کە ئایا وەزارەتی کارەوەکە هەر کاتی حکوومەت ئەو ڕێنمایی دەرکرد کە ئەم هاوکاریانە لە ڕێگەی ئەو وەزارەتەوە با بڵین ئەدرێ، ئەوە بەدڵنیایەوە ئێمەش ئەرکی خۆمان جێبەجێکەین و ئیعلانیەکەین بۆ هەموو لایەک بۆی هەموو کەس بەرچاوڕوون بێ کە هاوکاریەکان چییە و بە کێ درێ و کێگرێتەوە کێ ناگرێتەوە. هیچ شتێکی فەرمی حکومی نییە کە لای ئێمە بێ، بۆیە هاوڵاتیانی بەڕێز هەژارە بەڕێزەکان ئاگادارەکەینەوە کە سەردانمان نەکەن یاخۆت هیچ شتێک لای ئێمە نییە کە فەرمی بێت تاوەکو بتوانین بۆ ئەوانی بکەین و ئەو ئیستیمارە و فۆرمەش کە لە بەغا بڵاو کراوەتەوە پەیوەندی بە ئێمەوە نییە، پەیوەندی بە بەغداوە هەیە و بە پێی زانیاری ئێمەش تەنها بەغدا مامەڵە لەگەڵ سنووری ئیداری خۆیاکە لەگەڵ هەرێمی کوردستان ناکە.